یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکان کە ڕەب العالەمین پێغەمبەرانی ناردووە سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ، پێغەمبەران هاتوون بۆ ئەوەی دادپەروەری و عەدالەت لە نێوان خەڵکی بچەسپێن و بەرقەراری بکەن. ڕەب العالەمین لە سوورەی الحەدیددا لە ئایەتی 25 ئەفەرمێ: لقد أرسلنا رسلنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط. رب العالمين أفرمي سوين بالله بێگومان ئێمە پێغەمبەرانمان ناردووە و ڕەوانەمان کردوون بە بەڵگەی ڕەوشەن و بە بەڵگەی دیار و بەرچاو و ڕوونەوە، و لەگەڵ ناردنی پێغەمبەرانیشە کتێبمان بۆ ناردوون، کتێبمان بۆ دابەزاندوون و هەروەها میزانیشمان بۆ دابەزاندوون. ئەو تەرازوە ناکە خەڵکیشتی پێکێش و پێوانە و کێشانەی پێکە. ڕاوەکارانی قورئانە فەرموون واتە پەروەردیگار دادپەروەری دابەزاندووە بۆ پێغەمبەران بۆ ئەوەی خەڵکی لە مامەڵەیانە بە حەق و بەڕاست و بە دروستی و بە دادپەروەری هەڵبستن و مامەڵە بکەن. دەکەواتە هەم پێغەمبەری خۆمان عليه الصلاة والسلام هم سرجم پیغمبران هاتون بو اوی داد پروری لنیوان خلقی دا بچسپینن.